باسی پاوەنی بەریتانیا منیش پێتان ئەڵێم چی بەسەر دێ. پاوەنی بەریتانی تەمەنێکی درێژ و نایابترین و باشترین دراوی زیندوو لەسەر ئاستی جیهان. ڕەونەقێکی هەیە هەموو کەس بە ئاواتەوەیە لە گیرفانی دابێت. هەرەوەش نا بەڵکو ڕۆڵێکی ئێجگار گەورەی هەیە لە بازاڕی ئاڵوگۆڕی درا و ڕۆژانە بە زیاتر لە 5 تریلیۆن پاوەنەوە مامەڵە دەکرێت. ئەکرێت دراوێکی لەو شێوەیە بە ئاسانی بکەوێت. پاوەن دراوێکی ناسراوە بە شانازی و ئازیزی لە بەریتانیا هەر لە دێر زەمانەوە بەربڵاوترین دراوی کیشوەری ئەوروپا بووە. ئێستاش پاوەنی ئیستەرلینی لەسەر ئاستی جیهان لە دوای دۆلار و یۆرۆوە سێم دراوە لە ڕووی یەدەگەڵ بۆ بەکارهێنانیش لە بازاڕی فۆرێکس لە دوای دۆلار یۆرۆ یەنی یابانی چوارەم دراوە. ئەم دراوە پڕ بەها تەمەن 1200 ساڵەیە کەماناکەی بە یۆنانی واتە قورس و سەنگین هەفتەی ڕابردوو لە دۆخێکی تەواو ناجێگیر و پڕزەرەرا بوو. بە شێوەیەک دراوی هیچ وڵاتێک ئاواتی پێ ناخواست. اینجا ئەمە بۆ مەراقی من گەڕام بزانم ئایا ئەمە یەکەم جارە پاوەن ئاوا شکست بێنێت یان نا. بۆم دەرکەوت وانە بە کورتی پێتان ئەڵێم مێژووی پاوەن چییە؟ لەو ڕۆژەوەی پاشا ئیسیلیستان پاشای ئینگلتەرا لە ساڵی 1920 زاینیەوە پاوەنی ئیستەرلینی کردە دراوی فەرمی نیشتیمانی ئەو توانی بە یەک پاوەن 14 مانگای دابەستەی باش بکڕی. بەڵام ئەمە وان نەمایەوە بۆ لە ساڵی 1694 پاشەکشەی کرد ئەوەش بەهۆی جەنگی نێوان ئینگلتەرا و فەڕەنسا. لە ساڵی 1770 ئەو وڵاتە ناچار بوو بەهای پاوەن ببەستێتەوە بە زێڕەوە. یەک ئۆنسە زێر کە ئێستا بە 1600 پاوەنە ئەو کاتە بە 4 پاوەن ئەوتوانی بیکڕی. هەرەوەندەش نییە بەڵکو لە جەنگی یەکەمی جیهانی لە ساڵی 1914 بەهۆی هەڵاوسانەوە یەک پاوەن بەرامبەر 4.7 دۆلار بوو. لە ساڵی 1925 یەک پاوەن بەرز بۆ 4.9 دۆلار. لە ساڵی 1930 دابەزی بۆ 3.6 دۆلار. بەڵام زۆر بەردەوام نەبوو لە دوای 3 ساڵ یەک پاوەن بوو بە 5 دۆلار. لە ساڵی 1940 جارێکی تر دابەزی بۆ 4 دۆلار تا ئێرەش ئاسایی بوو. بەڵام لە ساڵی 1976 کەوتنێکی گەورەی بەخۆیەوە بینی و یەک پاوەنی بەریتانی بوو بە 1.7 دۆلار و شکستی گەورەی بە دوای خۆی داهێنا. ئەوە بوو لە ساڵی 1985 باقی دابەزی بۆ 1.06 دۆلار. پاوەن لە ساڵانی دواتر بەردەوام بۆ لە بەرز و نزمی تا 25 سێپتامبەری ئەم ساڵ کە تاڵترین ڕۆژی پاوەن بوو کاتێک یەک پاوەن دابەزی بۆ 1.03 دۆلار. زۆر باسی مێژوو ناکەم بۆ کورد ئەڵێ ئەو نانە ئەمڕۆ لە خوانە. ئێستا پاوەنی ئیستەرلینی بێبەهاترین ئاستیە لە مێژووی بەکارهێنانیدا بە شێوەیەک مەترسی لەسەر ڕیزبەندی و کاریگەری و هەیمەنەی بەریتانی عوزما دروست کردووە لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیشەوە. بەریتانیا کێشە و گیرروگرفت گەورەی داوە هەر لە کاریگەریەکانی کۆڤید-19 دەرچوونی لە یەکێتی ئەوروپا هەڵپەساردنی ڕێککەوتنە ئابووری بازرگانیەکەی لەگەڵ ئەمریکا لەلایەن جۆ بایدنەوە کە قەبارەکەی 500 ملیارد دۆلارە، شەڕی ڕووسیا و ئۆکرانیا، بەرزی نرخی وزە و هەڵاوسانی ئابووری و کێشەی هەژاری و گرفتی پەنابەران و چەندینی دیکە. بەڕاستی هیلاک بووم ئەوە نەم بژار، بەڵام هێشتا ماوە. بۆ نمونە پێگەێنانی حکومەت و مردنی شاژن و زۆری تر. بۆیە ئەستەمە پێشبینی ئەوە بکەین جارێکی تر پاوەن بگەڕێتەوە سەردەمی زێڕینی خۆی. پێش ئەوەی بڕۆم ئەوەی چاوەڕێی پێتەڵێت تکایە وەبەرهێنان لە پاوەن مەکە. ئەگەری دابەزینی زیاتری هەیە لە ڕێگەی شیکاریەکانمانەوە گەیشتوونێتەوە ئەنجامین. لە سەرەتای ساڵی نوێ یەک پاوەن تا ئاستی 0.95 سنت دابەزێت. ئەزانم باش لە ژمارەکە نەگەشتم. ڕوونتر بیڵێم 100 پاوەن کە ئێستا بە 110 دۆلارە لە سەرەتای ساڵی نوێ 100 پاوەن دابەزێت بۆ 95 دۆلار. لەگەڵ ئێمە ئابوووریەکی باشە.